پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای پەروەردگار بە خۆی و پەیامەکەوە ناردی بۆ بەشەریەت و خاتەمی ئەنبیا و بۆ ئینس و جن کە ناردی و ڕەحمەت بوو بۆ هەموو عالەم تەنانەت بۆ جەمادات و حەیوانات. واجبی ئەسحاب کاتێ پێغەمبەرێکی ئاوا لە ناویانە دروست ئەبێەوە لە سەردەمێکە کە پڕە لە جەهالەت، پڕە لە حەقد و قین و پڕە لە کیبر و پڕە لە شەهوەت و ئارەز و بازی و پڕە لە زۆڵ مستەم و چەوساندنەوە، کاتی ئەم پێغەمبەرە دێ ئەو خەڵکە نەجات ئەدا لەو گومڕایی و سەرکەشیە و بۆ هیدایەت و نووری خوای پەروەردگار، خەڵک پێی خۆش ئەوێ، فەقیرەکان دڵیان پێ خۆش بوو. ئەسحاب لە پێناوی ئەم پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام جوهدیان سەرف کرد، گیانیان فیدا کرد. لە هەمووی گرنگترەوە بوو محەممەدیان ئەوەندە خۆش ئەویست، محەبەتیان بۆ محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام باوەڕ پێنەکراو بوو، یعنی لە عەقڵی خەڵکەکانی ئەو سەردەما جێی نەبوو. بۆیە ئامادە بوون بەس بۆ بینینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گەورەترین ماندووبوونیی بچێژن. بۆیە ئەسحاب کاتێ لەگەڵ پێغەمبەرا بوون عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانیان زۆر بەرز بوو. کاتێ دوور ئەکەوتنەوە هەر ئیمانیان بەرز و بەڵام خەمبار و خەفەتبار بوون بۆ ئەوەی کە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوور ئەکەونەوە. لە دیداری محەممەد جیا بوونایەتەوە مەحزون القەلب بوون، دڵیان خەم و خەفەتاوی بوو بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. فەرمێ معاذی کوڕی جەبەل کاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕەوانەی کرد بۆ یەمەن، فەرموو ئەی معاذی سواری ئەو حاشا حوزور و مەقام گوێ درێژە کرد یان ئەو ئەسپە کرد و دەستی مبارەکی جەڵەوی ئەسپەکەی معاذی گرتە بوو وەسێت یەکڕ نەسیحەتی کاتێن تۆ نوێنەری ئەو نوێنەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ یەمەنی ئەنێری قسەی بۆ ئەکرد. دوایی لە خوارەوە وتی معاذ لەوە ئەچێ ئیتر ئەمساڵ تا ئەڕۆیتە یەمەن و تێیتەوە تۆ من نەبینیت، لعلك أن لا تلقاني بعد عام هذا، احتمالا تابريت بيت ويترت من نبيني، أو لعلك تمر بمسجدي هذا وقبري، كاتي قرايتوا بس مزقوتك من ببيني وقبرك ببيني. بوي معاذ أمي بس لبيغمري خو عليه الصلاة والسلام لو يدس كتا قريانو زور بيتعقد بوي أوان بيتعقد بون دور أكوتنو لبيغمري خو عليه الصلاة والسلام. ثوبان خزمەتکارێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژە دوورکەوتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دوورکەوتەوە دوای کە گەڕایەوە ڕەنگی پەشۆکاو بوو، ڕەنگ لە ڕوویان نەما بوو، بێڕەنگ بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بە ثەوبانی فەرموو ما غەیەرەکە یا ثەوبان، بۆچی ئاوا ڕەنگت گۆڕاوە ئەی ثەوبان؟ ئەوش فەرمووی والله یا ڕەسوول الله ما بی مەرەض ولا وەجع، نە نەخۆشم نە ئازارێکیشم هەیە، غەیرە ئەنی جگە لەوەی کەوا من دوور کەوتومەتەوە و دووری تۆ ڕەنگی لە ڕووم نەهێشتووە. بۆیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵ بووم بیری تۆم ئەکرد، بیرم لەوە کردەوە ئەگەر تۆ من بمرین و تۆش بمری و لە قیامەتە تۆ بڕۆیتە بەهەشت و پلەیەکی بەرزت بێ، منش پلەیەکی خوارم بێ، ئەو کاتەوەی حاڵم چی بێ؟ ئەی ئەترسم ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تۆ بڕۆیتە بەهەشت و من نەڕۆمە بەهەشت و ئەو کاتە لا ئەراکە ئەبەدەن حتا ئیتر ئەوەیە من تۆ نابینم. بۆیە فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ ناتبینم دڵم وەحشەت و خەمناک و خەم و خەفەت دای ئەگرێ و بۆیە ڕەنگ لە ڕووم نامێنێ تا حتا ئەلقاکە، حتا ئەتبینم بۆیە ڕەنگ کێتە ڕووم. بۆیە ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا پێغەمبەریان خۆش ئەویست و واجبی ئێمەشە پێغەمبەری خوامان خۆش بێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئافرەتە لە بەنی نەجارە کاتی خەبەر بڵاو بوویەوە کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەهید بووە، کوژراوە لە شەڕی ئوحودا، بڵاو بوویەوە لە نێو مەدینەیە. عولەما فەرمن ئەو ئافرەتە وە لە سیرەی شاهاتوە فەرمن ئەو ئافرەتە باوکی برای مێردی هەمووی پێکێنراو بوون، واتە لە شەڕەکەیە پێکێنراو بوون. بۆیە ئەفەرمێ بە پەشواکاوی و ئافرەتەکە چۆ ناو سەحابەکان و زۆر خەمبار و زۆر بێتاقەت بوو، چاوی کەسی نەبینی. ئەی هەر کەسێکی بینیت ئەمە کێیە؟ ئەوەنت ئەو فڵان کەسە. دوای فەرمووی ما فعل رسول الله صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا چی ئەکا و چی پێ هاتووە، چی بەسەر هاتووە؟
گومانی بوو کە پێغەمبەری خوا شەهید بووە، حتا وەکو پیشانیاندا وتیان ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. چوو چمکی جوبەکەی پێغەمبەری خوای گر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یا رەسوول الله كل مصيبة بعدك جلل، هەموو مصیبەتێ لە دوای تۆ باوکم کوژراوە، برام کوژراوە، مێردم کوژراوە، هەمووی ئاساییە بەست تۆ هیچت پێنی. بۆیە ئەسحاب ئاوا بوون. ئێمەش ئەبێ بەڕاستی لەم سات و کاتەیە حبی خۆمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلامەوەمان پێ بکا کە خزمەتی پێغەمبەری خوا و دینەکەی پێغەمبەری خوا و سنەتەکەی پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام. خۆیان بۆ خاتری گەورەی خۆت لەسەر ڕێبازی محەممەد صلی الله عليه وسلم بمانژێنی و بمانگەڕنتەوە لای خۆت. آمین رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين.